كخوا لێت ڕازی بێ خەمی ئەوەت نەبێ یاخوا مەلاین خەڵک لە تۆ تووڕە دەبێت بۆ چونکە ئەو مەلاین خەڵکە لا يملكون موتا ولا حياة ولا نشورا نەمردنت نەژیانت نەخۆشیت نەناخۆشیتەوە بەخوا هیچی بەدەست نییە بە شتێک نەبێت کە خوا نەیەوێت بە شتێک کە خوا نەیەوێت هیچی بەدەست نییە بۆیە براکەم قەت نەچین خوا بگۆڕینەوە بە خەڵک غەڵەتیت من كان الله معه من وجد الله ماذا فقط کەسێک کە خوای لەگەڵ بێت چی لەدەستچوێت چێت لەدەستچوت آخر وڵی فلانەکە زویر بوو ئێوە زویر بێت چی ینی فلانە کەس کە تووڕە بوو چییە آخر پێی وتم دەبێ ئەو شتە بکەی منیش لە ترسی خوا بە قسەم نەکرد ئێستا ئەترسم تووڕە بێ وەرە نەک ئەو با هەرچی سەرزەویە تووڕە بێت چیەک براکەم تۆ خوا لەگەڵتە خوا لێت ڕازیە خوا کە خوا سەرت خابت پارێزی هەموو دنیا ناتوانێت زەرت لێدا بەڵام کە خوات لەدەستدا بۆ خاتری ڕەزابوونی فلان و فیسار بۆ خاتری بەدەستهێنانی خۆشەویستی فلان و پشتیوانی فلان ئەوە تۆ زەررت کرد زەرەرێکی زۆر گەورە زۆر زۆر بۆ چونکە کەس ناتوانێت شوێنی خوای گەورە بۆ تۆ بگرێتەوە خوای گەورە شوێنی هەموو کەس بۆ تۆ دەگرێتەوە یعنی کەسێک نەسیحەتی دەکردی کەسێک پارەی دەدا پێت کەسێک معالەجەی نەخۆشی دەکردی کەسێک یارمەتی قووەتی پێدەدای کەسێک المهم هزار کەس خوای گەورە بەتەنها جێی هەمووی بۆ دەگرێتەوە والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين يعني خوای گەورە هەموو ئیشێک بەدەست خوایە براک بۆیە ئەم قاعدە بە قاعدەی ژیانمان بێ کاتێک عایشە ڕەزای خوای گەورە لێبێ معاویە نامەی بۆ نارد وتی ئەی دایکی ئیمانداران دەمەوێت حەدیثێکم بۆ بنێری لە حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام نەسیحەت بێ بۆم یەک فەرموودەی بۆ نارد فرمووی من أرضى الله بسخط الناس رضي الله عنه وأرضى عنه الناس ومن أسخط الله برضا الناس سخط الله عنه وأسخط عليه الناس فرمووی ئەی معاویە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک خوا لە خۆی ڕازی کە بەڵام بە ناڕازی بوونی خەڵک ئەوە خوا لێی ڕازی دەبێ و کەسە باشەکانیشی هەر لێ ڕازی دەکات بەڵام ئەو کەسێک کە خوا تووڕە دەکات بۆ خاتی ڕەزابوونی خەڵک خوا لێی تووڕە دەبێ خەڵکی لێ ناڕازی دەکات خەڵکی لێ ناڕازی دەکات ئەو خەڵکە کە تۆ لە خوا دوور کەوتەوە خەڵک باری نییە تەواو وا مەزانە ڕەزابوونی خەڵکت بەدەست هێناوە